بەخشندە و میهرەبان بۆ ئەنجومەنی وەزیران بەگشتی وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی دارایی بە تایبەتی بابەت داواکاری دەرماڵی وەک چەند ساڵی ڕابردوو دوای هەوڵ و فشار و ماندووبوونێکی زۆری قوتابیانی زانکۆ و پەیمانگەکان توانرا جارێکی دیکە دەرماڵە بگەڕێنرێتەوە بۆ قوتابی وەکو مافێکی خۆی ئەوە ئەم ساڵیشە قوتابیانی زانکۆی سڵاحەدین و زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر لەم کۆنگرە ڕۆژنامەوانیە هاوشێوەی زانکۆکانی تری هەرێم ڕایدەگەێنین داوای دووبارە دابینکردنەوەی دەرماڵە دەکەین بۆ ساڵی نوێی خوێندن و بکرێت بە پرۆژەیەکی هەمیشەیی و ئەم ساڵ قوتابیانی پارالێل و ئێوارانیش هاوشێوەی قوتابیانی زانکۆڵین دەرماڵەیان پێ بدرێت چونکە دەرماڵە یارمەتیدەرێکی چاکە بۆ باری دارایی خوێندکاران و کەسوکاری خوێندکاران وەکو دەزانین لە ساڵەکانی پێشوو کە هێشتا دەرماڵە نەبڕابوو ئێوارانیش بێبەش نەبوو لە دەرماڵە و داواکاری دووبارە بێت جیاوازی هەموو خوێندکاران ئەو شایستە داراییان بۆ بگەڕێنرێتەوە و هەروەها بڕی دەرماڵە زیاد بکرێت تاوەکو قوتابیان بتوانن سوودمەند بن چونکە لەم چەند ساڵەی ڕابردوو نرخی شتومەک زۆر بەرز بۆتەوە و بارگران لەسەر سەرجەم هاوڵاتیان دروستی کردووە ئەگەر بێت وەڵامی داواکاریەکانمان نەدرێتەوە ئەوە ئێمەش لە ڕۆژانی داهاتوودا هەوڵێزمان بەردەوام دەبێت و مافێکی ڕەوای خۆمانە هەروەها ئیدانەی چونەژورۆی هەر هێزێکی چەکدار دەکەین لەناو حەڕەمی زانکۆ کە بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوو لە گەرمیان ڕوویدا بوو پێویستە شکۆی زانکۆ خوێندکاران بگەڕێنرێتەوە و زانکۆ بکرێتەوە بە شوێنی داهێنان پێشکەوتنی وڵات ڕاگەیاندنی هاوبەشی خوێندکارانی زانکۆی سڵاحەدین خوێندکارانی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 14/11/2022 باشە هەڵوێستە چی بێ کە وەڵامتان نەدرێتەوە ئێوە دەریە بڕن چییە کە هەڵوێستی دابدات هەڵوێستمان تونترە بێت بە گوتبوونەوە و خۆپیشاندانی قوتابیان ئەگەر پێمان بڵێن ژمارەتان چەند خوێندکارە بۆ ڕێژەکەمە لێرەنە لە شارەکانی تر بە ڕێژەیەکی گەورە خوێندکاری زیاتر بەڵام لە هەولێر بەم ڕێژەکەمە نەیەوە ئێمە تەنیا کۆنگرەوەکەین کۆنگرەمان کردووە پێویستی بە ژمارەی زۆری خوێندکار نیە ئەگەر بێت و وەڵاممان نەدرێتەوە ئینجا خوێندکارەکان ڕژێن لەسەر شقامەکان و خۆپیشاندانەکە